لە ڕاستیە هەڵبژاردن پرۆسەیەکە بە تایبەتی بۆ ئەم عەسرە و بۆ ئەم سەردەمەی ئێمە کە لە دنیادا ئەم پرۆسەیە ئەنجام ئەدرێ. خەڵکانێکی زۆر ڕوو لە سنووقەکانی دەنگدان ئەکەن، بەڵام لە وڵاتی ئێمەیە ئەم مەشروعە بڵێن ئەم پرۆسە گەورەیە کە مەسیری میلەت یەکلا ئەکاتەوە، ئینسان ئەگەیەنێتە قەناعەتێکەی تر خۆشگوزەرانی و ژیانی ئەم ئینسانە ئەگۆڕێ. ئەمە گۆڕینی دەسەڵات نییە بە تەنها ئەم پرۆسەی کە ئێستا ئەمڕۆ ئێمە بەرەوڕووی ئەڕۆین، پرۆسەیەکە دیاریکردنی ژیانی ئینسان، مافەکانی ئینسان و داواکاریەکانمان لە ڕێگەی ئەم هەڵبژاردنەوە و لە ڕێگەی ئەو نوێنەرەی کە من و تۆ دەنگی ئەدەینێ ئەگاتە دەسەڵات و ئەو نوێنەرانە داوای مافەکانی ئێمەکەن. مەشروعێکە بەڕاستی لە شەریعەتی ئیسلامی شاتوانین بڵێن بۆ ئەم سەردەمە ئێستا ئێمە مەشروعێکە پڕبەهایە گرنگە، ئەبێ ئێمەش بە گرنگ تەماشای بکەین و هەوڵ و هیمەتی خۆمان بخەینە گەڕ. کۆمەڵی خەڵکیش هەیە گرێ و گازندەیان هەیە، یەکێگەڵێ ناچم، یەکێگەڵێ بەشداری ناکەم، یەکێگەڵێ چەند ساڵە هیچم بۆ نەکراوە. خۆی لە ڕاستیە هیچکردن ئەوە نییە کە من هەر داوایەکەم هەبوو کتوپڕی جێبەجێ بکرێ، بەڵام ئەم هەڵبژاردنەی ئەمڕۆی ئێستەی ئێمە بە تایبەتی لەبەر ئەوەی لە ناوخۆی خۆمانانیە، لە وڵاتی خۆمانانیە، لەم هەرێمی کوردستانانیە، ئەمە هەڵبژاردنێکە عێراق بەگشتی، هەموو نەتەوەکانی عێراق بەگشتی، هەموو بڵێن چین و توێژەکانی ئەم عێراقی ئێمە بەگشتی بەشداری تیاکەن و ئێمە ژۆکو میلەتی کورد چەند ساڵە هاوارمانە و گلەی یەکەین و ئەڵێن مافمان نەدرا و مافمان خورا و زوڵممان لێکرا و لەگەڵ عێراقا بە هاوڵاتی دەرەجە دوو ناومان ئەبرێ و بەڵام ئەمڕۆ ئەگەر ئێمە ئەم هەڵبژاردنە بەشداری تیا بکەین، یەک ئەندام، یەک نوێنەر، ئیتر ئەم نوێنەرە لە هەر لایەک هەیە، گرنگ نییە بچێتە بەغا. ئەگەر ئێمە لە جاتی ئەوەی چل نوێنەرمان هەبێ، پەنجامان هەبێ، مافەکانمان باشتر دەستەبەر ئەبێ، باشتر وەکو بڵی داواکاریەکانمان ئەگاتە جێ، هەتا نوێنەرمان زیاتر بێت لەگەڵ بەغاغا، بەڕاستی ئێمە سەرکەوتوترە بین و نەتەوەکەشمان ئاسوودەتر ئەبێ. نەک بەو شێوەی هەندێک خەڵک بیلیەکات وڵێ من ئەگەر دەنگ بووم بە هەر کەسێکی بم دەوڵەمەند یەکەم. نە، مەسەلەکە لە دەوڵەمەندکردنەکە هەر کەسێک خوا دەوڵەمەندینەکە ئەگەر حکوومەتی عێراقی و پەرلەمانی عێراقی و لە حەد پۆستێکابی بە مەلاین دینارت بداتێ، دۆلارت بداتێ، دەوڵەمەند نابی. دەوڵەمەندی ئەوەیە کە لە ناخی ئینسانە. دەوڵەمەندی ئەوەیە ئەو نوێنەرەی کە من و تۆ هەڵی ئەبژێرین بچێت لەوێ خزمەت بە من و تۆ بکە، بچێت لەوێ قسە بۆ من و تۆ بکە، مافەکانی من و تۆ دەستە بەرکە، زوڵممان لێ نەکرێت، تەعەدامان لێ نەکرێت، مافمان نەخورێ. چەند ساڵ ئێستێمە چاوەڕوانیان قەراری نازانم سەوچ لە چییە لە عێراقا جێبەجێ بکرێ، ناوچە دابرنراوەکان بخرێنەوە سەر کوردستان. تا ئێستاکی هەوڵ و کۆشێکی زۆر ئەدرێ، تا ئێستاکی ئەنجامێکی باش نەبووە، بەڵام ئەم نوێنەرەی کە من و تۆ هەڵێ بجێن بۆ عێراق با بچێت لەوێ دیفاعمان لێ بکە. لە ڕاستیە نەچوون بۆ دەنگدان خزمەتکردنە بەو کەسەی کە تۆ گلەیت لێ هەیە، خزمەتکردنە بۆ دەسەڵاتی کە تۆ گلەیت لێ هەیە، ئەگەر نەچی بۆ دەنگدان. یعنی بە دەنگ نەدانی من و تۆ کارەکە بەرەو پێشتر ناڕوە، بەڵام گرنگ ئەوەیە من و تۆ بەشداری بکەین. بەشداریش چۆن ئەەکەین؟ بەشداری چۆنەکەن؟ ئێمە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه و سلم هەیە لەم بارانەوە. شریعەتی ئێمە، شریعەتی ئیسلام گرنگی زۆر داوە بە حیاتی ئەم ئینسانە، حەچی شت هەیە بۆی پاککردن وەکو هێلکەی پاکرا خۆچێتێ بەردەستمان، بۆ ئێمە نەکەوینە هەڵەوە، بۆ ئێمە بزانین چۆن چۆنی ژیانی خۆمان بەردەوامەکەین. لە فەرمودا هاتۆ پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر کەسێک دوو کەس بۆ پلەیەک، بۆ پۆستێک، بۆ شوێنێک خۆیان هەڵ ئەبژێرن، دەستنیشانەکرێن لەو پۆستە کار بکەن. ئەگەر تۆ دەنگت دا بە یەکێکیان، بەڵام ئەوی تر باشتر بوو، ئەمەی کە تۆ دەنگی ئەدەیتێ، ئەوەی تریان کە دەنگت نەداوەتێ لەم باشتر بوو، ئەوە خیانەتێک کردووە لە خوا و لە پێغەمبەری خوا، چونکە تۆ ئەبێ بەدوای باشترا بگەڕێی، دەگە دەنگی بیتێ. دەنگ ئەدەی بۆ کەسەی ئەچێ لەوێ شەڕت لەسەرەکە، ئەچێ لەوێ مافەکانت داوا ئەکا، ئەچێ لەوێ دەنگی تۆ ئەگەێنێتە ئەوێ. خۆ ئەگەر ئەم کەسەی کە چووە ئەوێ
ڕاستە ئێستا کە ئەچێ لەوێ موچەیەکی بۆ دیارەکرێ ئەگەر دەنگی تۆی وەکو پێویست نەگەیانە شوێنی خۆی و دیفاعی لە مافەکانی تۆ نەکرد ئەو پارەی کە وەریەگرێت لە ڕۆژە قیامەت تا لێ پچین لەگەڵاکرێ تۆ ئەم پۆستەت بۆ دیاری کرابوو ئەم کورسێت درابووە ئەم موچەیەت بۆ دیاری کرابوو بەڵام دەنگی خەڵکە لەلابوو ئەمانەتی ئەو خەڵکە هەمووی کەوتووە دەستۆ چونکە من تۆ کە دەنگێ دەینێم شاهیدیدانە من دەنگێ دەمێڵم ئەم پیاوە شایستەیە بەم شوێنە بچێتە ئەم شوێنە ئەو دەنگە ئەبێ لێومەوە کە لە فەرمودەیەکی ترا هاتووە ئەفەرمێ هەر کەسێکت دەستنیشان کرد بۆ هەڵبژاردن بۆ پۆستێک ئەگەر ئەم کەسە چاکی کرد تۆ لە چاکەکەیان شەریکی ئەگەر خراپی کرد لە خراپەکەیان شەریکی یعنی تۆ ئەمە شتێکی هەروە سادە و ساکار نییە بەوێت تەماشاکەی بەڵام گرنگی لەوەدایە چوونەکەی من و تۆ بەشداریکردنی من و تۆ هەوڵدانی من و تۆ هەوڵدانە بۆ خزمەتکردن بەم کۆمەلگایە خزمەتکردنە بەم وڵاتە و تۆ ئەو وەختە لەم ڕێگەیەوە ئەتوانی مافەکەی خۆت دەستە بەرکەی مافەکەی خۆت بەدەست بهێنی نەچوونت سوودێکی نییە لەبەرۆ لە لایەنی شەرعیەکەی ئەرکێکی گەورەی و گرانە ئەرچی سەرشانی منە ئەو کەسێک کە خۆی هەڵ ئەبژێرێ دەنگ بە هەر کەسێک ئەدەی با بچێ بەشداری بکا لەوێ چونکە تۆ هەموو کەسێک ناکرێ بچێ لە لای سەرۆک کۆمار و لای سەرۆک پەرلەمان داوای مافی خۆی کا دەستن نایگاتێ لە ڕێگەی ئەم نوێنەرەوە تۆ دەنگەکە داگاتە ئەو شوێنە دەنگەکەت نزیگە بێتەوە تۆ لە پێنجوێنی لە پێنجوێنە لە چۆ دەنگە دەگاتە پەرلەمانی عێراق بە تەنها بۆ خۆت بڕی لێ دای مافی خۆتکەی بەڵام ئەم نوێنەرەی کەیێتەوە لێرە مەکتەبێکی ئەبێ لە سلێمانی ئەچی لە ڕێی مەکتەبەکەەوە داوا ئەەکەی من ئەم داوایم هەیە ئەم داخوازیم هەیە ئەم پێشنیارم هەیە ئەم مافەم لێزەوت کراوە ئا جوتیارەکانی مە چەند ساڵی پێش ئێستا هەمومان ئاگامان لێتی جوتیار حکوومەت پارەی نەئەدایە پارەی گەنمەکەی نەئەدایە ڕەنجەکەی بەزایە ئەڕۆی دەی پەرلەمانتار بوو لە بەغا داوای لێەکرد لە پەرلەمانتارەکە بوو ئەچوو لەوێ دیفاعی لێەکرد موچەی ئەم خەڵکە کە نەئەدرا ئەم موچەی کە نەئەدرا یا بە لێبڕینەوە بوو ئەندام پەرلەمانەکە بوو ئەچوو داوای لە عێراق کرد تەنانە دووامان لێ هاتوو خەڵک داوایەکە موچە لەسەر هەرێمی کوردستان نەمێنێ بچێتەوە بەغا ئەمە داواکردنی مافە دەی من کە ئەرچی سەرشانمە لەم هەڵبژاردنە بچم دەنگ بووەم بەشداری بکەم لەم پرۆسەیە بۆ ئەوەی لەوێ سبەینێ منیش بۆ خۆم لە ڕوون بێ بڵێم ئەرێ باشە تۆ بۆچی دەنگی منن نەگەیان ئەمە نەچم بەشداری نەکەم من نەچم هاوکاری نەکەم من نەچم مانوو نەبم دەنگ نەدەم نوێنەرێک بۆ خۆم هەڵنەبجێرم سبێنە داوای کێ بکەم بڵێم تۆ بۆ مافەکانی من پێشێر کراوە بۆچی دیفاعم لێ ناکەی ئەبێ بیکەم بە حەق بەسەر بیکەم بە واجب بەسەریەوە کە ئەو سبێنێ لەوێ دیفاعم لێ بکاو شەڕم لەسەرکە ئەگەر ئەمە نەکەم سبێنێ بۆشم نییە داوای لێ بکەم بڵێم تۆ بۆچی دیفاعل لە من نەکرد مافی منە پێشێل کرد بۆ بە گوێن نەکردم بۆ نەچووی بەدەمەوە لەبەرەوە ئەرچێکی گرانە هەر یەکێک لە ئێمە هەر ژنە پیاوە گەورەیە بچووکە کە گەیشتووەتە ئەو تەمەنەی بتوانێ بچێت دەنگ بووە دەنگدانەکەی ئەرکە لە سەرشارێتی و خزمەتێکە نەبە تەنها بۆ خۆی خزمەتێکە بە کۆمەلگا خزمەتێکە بە خاکەکەی خزمەتە بە وڵاتەکەی خزمەتە بەو پرۆسەیە کە بەرەو پێشتر ئەڕوا لە ڕاستیە خۆی پرۆسەیەکی زۆر پیرۆزی گەورە و گرانە بەڵامی تر ئەگەر ئەندام پەرلەمانەکە کەم تەرخەمی بکە ئەمیان دەسەڵاتی من و تۆی تیانە دەسەڵاتی من و تۆی تیان بەڵام ئەرکە لە سەرشانی من بچم بەشداری بکەم لە دەنگدانەکەدا خۆ ئەگەر هەر کەسن ناوێ کەسن ناوێ ئەتوانی بچی لێ بەشداری بکەی لە دەنگدانەکە دەنگەکەی خۆت بڵێ بسووتێنی کە ئەمەش من بەش بە حاڵی خۆم بەڕەوای نازانم لەم کوردستانە گەورەیە کە ئێمە بەلانی کەم و 5-6 ملیۆن نفوسین کەسێک نەبێ لە شارەکەمە شایانەوە بێ من دەنگی بەمێ ئەبێ کەسێک هەرابێ من خۆشم بوێ کەسێک ببێ بە ئەوەی بزانم مستحق بێ بۆی دەنگی بێمێ کەسێک بێ دەنگی دلێرە کەسێک بێ لێ خزمەت گوزارە کەسێک بێ لەوە پێشتر زۆربەی زۆری ئەمانی کە ئێمەیان بینێم پێشینەیەکیان هەیە خەڵگیان ناسن نەنازنی نەنازنین تا بڵێ وڵای من نازانم بەکێ پێشینەیەکی بۆ خۆی هەیە کە خزمەتی کردووە هەر کەسێک نەم کەسانی کە تۆ ئەیبینی لێرە خو پێناسەیەک بەخۆیە کاڵێ من فلانی کوڕی فلانم ئەمە شەهادەکەمە ئەمە ئیشەکەمە ئەمەد بۆ ئەەکەم ئەمەد بۆ ئەەکەم ئەگەر کردی ئەوە ئەلحەمدولیلا بۆ خۆی گرەوەی بردوێتەوە بۆ قیامەتی خۆشی باشە بۆ دنیاشی سەربەرزیە خۆ ئەگەر نەیکرد مەسوولەتێکی گەورە چۆتە ئەستۆی و خیانەتیژی لە من کردووە خزمەتی بە من نەکردووە وعد و بەڵێنەکانی کە من داوێتی بە من وەکو پێغەمبەری خوا فەرمێ ئیذا وعد ئەخلەفە مخالفەی وعدی خۆی کردو بۆ قیامەتی خۆی زەرەرە بەڵام ئینشاءڵڵا ئێمە هەمومان هەوڵی ئەوە بدەین هاوڵاتیانی ئێمە زۆر لەوە وریاتر و لەوە واعیتر و هوشیارترن بەوەی کە سستی بکەن تەمەڵی بکەن بڵێن ناچم بەشداری بکەن بەشداریکردنەکەمان
نیشانەی وریایی ئێمە، نیشانەی چاوکراوەی ئێمە، نیشانەی تێگەشتنی ئێمەیە، نیشانەی زانین و علمی ئێمەیە کە ئێمە ئەزانین لەم ڕێگەی وەتوانین داوای مافەکانی خۆمان بکەین. ومێ دەکەم ئینشاءڵڵا کەس کەم تەرخەمینە کاوسستی نەکە و نوێنەرەکانیشمان سوپاس بخوا ئەوەندە زۆری نێشتا من ئومێ دەکەم ئینشاءڵڵا ئەمساڵ لە هەڵبژاردننی ئەمساڵا لەگەڵ عێراقا نوێنەرەکانمان بڕۆ بۆ 50 بۆ 60 و بەرەو ژوورتر چونکە لەوێ زیاتر دەنیان دلێرە بێ لە زیاتر مافەکانی من پارێزراوە بێ و زیاتر مافەکانمان دەستەبەرەکەن. خی گەورە ئەم پرۆسەیە بە ئاسانی بەسەر هەمومانە تێپەڕێنێ و بیکاتەمای خێر و خۆشی و مافەکانمان دەستەبەر ببێ و ئەو کەسانەشی کە ئەچنە پەرلەمانی عێراقەوە بەشداری ئەەکەن کەسانێک بن شایستە بن، کەسانێک بن بوێر بن، کەسانێک بن خاوەنی هەڵوێز بن، کەسانێک بن ئێمەیان لەبیر بێ وعد و بەڵێنەی ئێمە کە ئەچینمان و ئەبین پەنجە ئەەکەین بەناو ئەو مەرەکەبا و دەستی خۆمانیان شاهیدیان بۆ دەین بۆ ڕۆژی قیامەت ئەو شاهیدی ئێمەش ئینشاءڵڵا نەدۆڕێن و لە دەستی نەدەن و هاوڵاتیانیش بە سنگێکی فراوانەوە بڕۆن ئەمانە هەموو کەسی ئێمە و برای ئێمە و دڵسۆزی ئێمن و بە دڵسۆزی بیان نێرین ئەوەنج بە دڵسۆزی کارمان بۆکەن ویلا ئەگەر سستی بکەین سستیەکەی ئێمەش یەتەوە ڕێگەی خۆمان و سبێنێ لەوێەوە هەموو مافەکانیشمان پێشێ لەکرێ و کەسی جۆمان بۆ ناگری.